صا صا او تبشري شيرو لي ندي شيرو راوستي لماذا؟ عندنا لماذا تلفنا اوتوبام لا تودا اوتوبام أولو ستريش دنيري صوت خودك اليوم. عيش السعر راك دري تدزي راك دري تدزي ببروج لا هيدري ناكل شيء درينا وزوز. كم يخوش والله لا ورسموا حالي جيني تمشى اسمه كان رسم كان والله اسم كان رسم نبو ها ولا فيديو كذا فيديو كذا فيديو كذا زول من بس ملالو لقى ميداني وما سؤال سعر ناوي كاك اللي بجرولو كاكا زمان ميران اللي صغارنا وسعر بشيش اللي صغارنا وسعر بشيش ما منج والله قبورناك والله سؤالي او سعر يقول عندي نا يا اخلاق جماعت کۆتا پۆستم بەناوی مەلاقاتی لی کاتژمێر 5:36 دقەی ئێوارە بووم 4 ساڵ تەمەنم لەگەڵ ئەو ناوەی بەسەر برد و مەلاقاتیل لە ناو با بڵێن کووردا ناو ناوبانگێکی زۆر باشێ بوو لەبەر خاتری دینەکەم یەکەم شت دووەم لەبەر خاترین گۆ لەبەرەوەی دەڵم لەبەر خاتری دینەکەم زۆر خەڵک دەیگۆ ناوی مەلا ئەوها ناوی مەلا ئەوە هەرچەند مەفهومی ناوەکەی من ئەوە نەبوو بەڵام لەبەر خاترین گۆ لەبەر دڵین گۆ لەبەر خاتری دینەکەم ئەمە دەستبەرداری مەلاقاتی بوو دەبینەوە دانا دەگەڕێمەوە سەر ناوی دانا بەو هیوایەی هەتا ئەو کاتێک کە ئەنگۆ پاڵپشتی من بن و هەتا ئەو کاتێک کە ئەنگۆ لەگەڵە من بن دانا بەردەوام دەبێت و چاوەڕێی کەوتنی داناش مەکەن لەگەڵ برایەکانی خۆم چاوتان ماچەکەم بە قوربانتان لێ عەزیزی من ڕێز و سڵاوم لۆ هەموو کەسانەی کە هەتا ئێرە لەگەڵم بوو عەزیز ئەجا ئەو پەیامەشم لۆ هەموو ئیدۆتەرەکانی مەلاقاتی لێ ئەگەتە بە شەناوی سناپەکەمتان کردبی نووسرا MQS بە مانای ماڵی ئەکە بە ماڵی کیوەکە بە قاتیلەکان ماڵی قاتیلەکان و ستاف لە خزمەتتان داینە و قاتیل و قاتیلەکان هەر بەردەوام دەبن ئەمە قاتیلی کۆمیدیانە و قاتیلی ئەو شتانێنە چاوی هەموو لایەک ماچەکەین هەر بژی قاتیلەکان هەتا مردن لە پشتانین هەتا مردن لە پشتمان بن و خزمەتکاری هەموو ماڵەکەین و خۆشمان دێن ئەنگۆش هەموو پەیج و ئەکاونتەکانتان بگۆڕن لۆ MQS ئەو جەناوی خۆتان تیکتۆک و هەموو سۆشیال میدیای پڕ دەکەین بە ناوی بژی MQS